کەمپینی ڕاتانگەیان بڕی چەندتان کۆ کردەوە 25 میلیۆنمان هێناوە ئینشاءالله زیاتریش دەبێ هاتیمە پشتگیری لە دهۆک و نەورۆز بکەم هەردووچیانەی کوردینە بەبێ فەرق و جودایی هاتیمە خزمەتی هەردوو لا بکەم و هاتیمە پشتگیری خۆم بۆ یانەی نەورۆزش دەربڕن ئەمە برایوانین خزمەتیان دەکەین ئێرۆ چی بە هەندارانی ینی نەورۆز دەڵی چاویە ماچکەم ئەمە لە پشتیانی ئەمە برای ئەوانین ئەو کەمپینی ڕاتانگەیان بڕی چەندتان کۆ کردەوە 25 میلیۆنمان هێناوە ئینشاءالله زیاتریش دەبێ ئێرۆ پێیان چێ بۆ هونەرمەندانی دیکە بۆی کە هاوشەوەی بە ڕێزدەم کۆمەک و هاوکاریە کۆ بکەنەوە هونەرمەندانی شاری سلێمانی چاوی هەمویان ماچکەم یەک دانە بەسە خەڵکی زۆر باش تێدا یەک دانە بەسە کەمپینێک ڕاگەینی خەڵکو و هونەرمەندان و ئێمەش لەوێ ڕاپشتیوانیان لێ یەکەین نەورۆز دایتەوە چی دەگەیەنێت نەورۆز نەک بۆ من بۆ هەموو کورد نەورۆزە کاکە نەورۆز تاریخی هەیە مێژۆچ خۆی هەیە کاک نەورۆز پێویستە هەمومان پێویستە پشتگیری لێ بکەین نێڵین لە وەسعی ئینشاءالله چاچی دەبێ ئینشاءالله خەڵکانێک دەمان بینی داوامان کردووە ئینشاءالله دەستی هەموو لای خۆش بی هاتوونە سەخەت و هاوکاریان کردووە بەشداری یاریەکانی داهاتوش دەبیت ئینشاءالله ئەگەر پێم بکرێت ئینشاءالله زۆر بە ئیشم بە خۆتانزان بەڵام دەرەغی ناکەم ئینشاءالله ئەو کۆمەک و هاوکارانە بەردەوام دەبێت ئەگەر پێویستیان بە ئێمە بێ ئینشاءالله چاو